لە چ وڵاتێک دەژیم؟ لە وڵاتێک دەژیم کە نوێنەرانی پارلمان خوازیاری ئیعدامی گەنجانی ئەو وڵاتەن، بەڵام نوێنەرانی وڵاتانی دیکە دەبنە کەفیلی ئەم گەنجانە. لە وڵاتێک دەژیم کە لەوێدا دەوڵەت، دادگا، دادستان و وەکیل هەموویان شاکین و خوازیاری ئیعدامی گەنجانی ئەو وڵاتەن. لە وڵاتێکدا دەژیم کە فەرمەندە و پۆلیس بە چەکی شەڕەوە ڕوو بە خۆپیشاندەران دەبەستن و تەقیان لێ دەکەن. لە وڵاتێک دەژیم کە ژنان و کچان تەنیا بەخاتری دیاربوونی چەند تاڵ لە مووی سەریان دەکوژێن و زەجر و ئازار دەدرێن. لە وڵاتێکدا دەژیم کە بە هاسانی و تەنیا لە چەند ڕۆژدا حکمی ئیعدام بەسەر خۆپیشاندەراندا دادەستەپێت. لە وڵاتێکدا دەژیم کە گەنجانی ناڕازی بە چەقۆ لەشیان لە لەت دەکرێت. لە وڵاتێکدا دەژیم کە سێبەری ڕەشی مەرگی گەنجان بەسەر کەش و هەوای وڵاتدا داسەپیوە. لە وڵاتێکدا دەژیم کە هێز ئەمنیەتیەکان جوابی خۆپیشاندەران بە چەقۆ و بە تفەنگ دەدەنەوە. لە وڵاتێکدا دەژیم کە ژیان و گیانی ئینسانەکان هیچ ئەرزشێکی نییە، هیچ بایەخێکی نییە و ئەم سیستمێکی منداڵکوژە. لە وڵاتێکدا دەژیم کە منداڵانی کوردستان بۆمباران و تۆپباران دەکرێن و کراون. لە وڵاتێکدا دەژیم کە حاکمانی ئەو وڵاتە لە ڕشتنی خوێنی منداڵان و خەڵکی وڵات خۆشحاڵ دەبن. لە وڵاتێکدا دەژیم کە باوکی گیانبەخت کردو لە ساڵڕۆژی لەدایکبوونی کوڕی گیانبەخت کردووی سەما دەکا و کەیک دەبەخشێتەوە. لە وڵاتێکدا دەژیم کە ژنان و کچان پێشەنگی ئەم ڕاپەڕینە نوێیەن. لە وڵاتێکدا دەژیم کە گەنجانی کوردستان بەرد لە مەست بەرامبەر بە هێزی پۆلیسی چەکدار ڕادەوەستن و بربەرەکانیان لەگەڵەکەن. لە وڵاتێکدا دەژیم کە پەیامی سەرکەوتن درەنگی ئازوو بناغەی دیکتاتۆری مەسەوی جمهوری ئیسلامی بۆ هەمیشە دەخاتە زەبڵدانی مێژووەوە. ئەو وەختە لە ئێرانێکی ئازاد و دموکراتیکدا ئیتر خەبەرێک لە ئیعدامی گەنجان، ستەم و زۆرداری بەسەر ژنان وەستەمی میلی نامێنێت. دوای سەرکەوتن لە ئێرانێکی ئازاد و دموکراتیکدا خەڵقان و میلەتە جۆرا و جۆرەکان بە مافی یەکسان و بەرابەر لە هەموو مەیدانەکاندا لە وڵاتێکی متحید و پێشکەوتوودا لەگەڵ یەکتری دەژین.